سڵاتان لەبێ لە پاش چوونی شاندی حکوومەتی هەرێم بۆ بەغدا و ئەو زنجیرە کۆبوونەوە و دیداری کە لەگەڵ لایەنە سیاسەکانی عراق سەبارەت بە بودجە و پشتی هەرێمی کوردستان کرا هەموو ئاماژە و چاوەڕوانیەکان بۆ ئەوەن کە لە سەروەخت و ماوەیەکی نزیکە دەکاتە سبەینی ئەنجومەنی وەزیرانی عراق بڕیاری پێویست بۆ نردنی شایستەی دارایی هەرێم بۆ چەند مانگێک دەربکات. ئەوەی کە لە ناوڕۆکی کۆبوونەوەکان گوزەرە ئەم چاوەڕوانیە دەکات ئەوەی کە وەکو خۆی جێبەجێ بکرێت یا خۆ هێشتا دەبێت چاوەڕێ بین و چاوەڕێی نەتیجەی کە بین بۆ ئەوەی کە ئاخۆ هەموو ئەو داواکارانی کە شاندی حکوومەتی هەرێم هەی بووە لە حکوومەتی عراق دەبێت بۆ سەرۆخت و ماوەیەکی دیاریکرا و دواب بکەوێت بە تایبەتی شاندی حکوومەتی هەرێم کاوەی زانیاری بێت و پێشنیاری هەبوو یەکێکیانەوە بووە کە نردنی سولفەیەک تا ئەو کاتێک کە هەمواری ئەو بورگە و مادە یاسانە دەکرێتەوە کە جۆرێک لە ناکۆکی و ناتەبایی لە نێو هەرێم و بەغدا دروست کردووە دواتر بەپێی پەیڕەوی خۆی لە پەرلەمان دووبارە پێداچووی بۆ بکرێت. ئەم دۆخە دەگات بەکوێ شتێک دەمێنێت بە ناوی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە دوای ئەم سەردانە نوێترین زانیاری لەبارەی ئەم بابەتەوە چی هەموومانە دەکەمە تەورێک وەڵامی زیاتر لە بەڕێز کاک شوان محەممەد ڕۆستەم ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان وەردەگرم. کاک شوان سپاس بۆ زۆر سپاس بۆ گەرمترین بابەتی ڕۆژ سەردانەکەی سەرۆکی حکوومەت بوو بۆ بەغدا و ئەو کۆبوونەوە نەبوو کە لە دوای ئەو زنجیرە کۆبوونەوە نەبوو کە لەگەڵ لیژنەی دارایی و بەرپرسانی عراق بەڕێوە چوو. کاک شوان لە دوای ئەم سەردانە شتێک دەمێنێ بە ناوی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم یا هێشتا دەبێت چاوەڕێ بین و بۆ سەرۆخت و ماوەیەکی دیاریکراوە؟ زۆر سپاس سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. بە شێوەیەکی گشتی ئەمانە هەنگاوی زۆر باشن لە دووسێ ڕوانگەوە. یەک سەردانەکە هاو هەڵوێستی و کۆدەنگی کوردستانی پێوە دیار بوو. تقریبا هەموو فراکسیۆنەکان جگەل لەنەوەی نوێ هەموو فراکسیۆنەکان هەم لەگەڵ وەفدەکەی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەت جێگیر لەگەڵ ئەو وەفدە بەعام کۆبوونەوە پێشوازیان لێکردن لە مەتارەوە. ئەمە سوورەتێک بوو پێشانی لایەنەکانی بەغدا درا کە لەسەر قەزێ استراتیژیەکان لەسەر بابەتی برسیکردنی میلەتی ئێمە موچە بڕینی فەرمانبەرانی ئێمە هەموو حەزبە کوردستانیەکان یەکدەنگ و یەک هەڵوێستین. ئەمە باش بوو. جگەل لەوەیش کۆمەڵی هەنگاوی باشتر زەمینە سازی بۆ کرا. مەسەلەن سۆمۆمان بان کردە پەرلەمان، وەزارەتی نەفتی عراقیمان بان کردە پەرلەمان بۆ ئەوەی لە بەڕاستی جیاوازی هەیە لە تێڕوانینی سۆمۆ وەزارەتی نەوت لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا. کێشەکان زیاتر ئەکرێ بڵێن وەزیری دارایی عێراق یان وەزارەتی دارایی عێراق دروستیەکە، چونکە سۆمۆ بە ئێمە وت هیچ کێشەیەک لە تەسلیمکردنی نەوتانیە پێرێ لە پەرلەمان پێیانوتین هەرێم نەوتی تەسلیم کردووە. هەروەها یعنی لەسەر داتا و ڕقەمەکان هیچ ئیشکالێکیان نەبوو. ئێمە بڕیارمانداوە نەوت تەسلیم بکەین. ئەوان چەنە توانن وەرگرن توانای نقلیان چەنە ئەمە بابەتێکی ترە. بە شێوەیەکی گشتیەوەی باست کرد کۆمەڵی پێشنیار کراوە. گرنگترین ئەو دوو پێشنیارەی کە تۆ باست کرد مانگانە 800 ملیار بۆ ئێمە بنێرن بە تقریبی 300 ملیاریشمان هەیە هی داهاتی ناوخۆ ئەوەیشمان لەسەر حساب بکەن. ئەمە بنێرن بە شەرتێک هی دوو مانگ هی دوو مانگمان جارێ لەبەرەوە موچەی فەرمانبەرانی ئێمە موچەی مانگی 7 و 8 وەرنەگرتووە. ئەوە لە عێراق 3 و 4 ڕۆژی تر لە هەفتەی داهاتوو لە سبەی و دوو سبەیەوە لە 8 مانگەوە لە عێراق موچەی مانگی نۆدا بەشەکرێ. سەرۆکی حکوومەت داوای کردووە 800 ملیار تەمیلمان بکەن بە مەرجەهی دوو مانگ پێکەوە بێ بۆ ئێمە موچەی دوو مانگ پێکەوە تەوزیعەکەین. نردنی ئەم 800 ملیار دینارە لە چوارچەوەی بڕگە و مادەکانی یاسای بودجەیە کە تایبەتە پشتی هەرێم یاخود ئەمە هەروەکو ڕێکوتنێکی سیاسی چۆن ئیتیفاقی هەردوو لە هەولێر و بەغدا ئەمە دەکات. خۆی ئەمە بۆ تێپەڕاندنی بارودۆخەکەیە. ئەگی ناوەکو فەقەرەیەکی ڕوون لە یاسای موازنە هاتبێ شتیوان نییە، چونکە ئێمە ڕێژەی 12.68 ئێمە یەکە تقریبەن تریلیۆنێک و 375 ملیارەکە کە ئێمە ئەڵێن 800 ملیار مامدەنێ بۆ ئەوی هێشتا پارەیەکی زۆری مانگانەی هەرێم لای بەغدا ئەمێنێ بۆ ئەوی متمانەیان هەبێ کە ئێمە پارەمان لای ئێوە ئەمێنێت. دوجار گەشتنە ڕێکەوتن چەندتان بە گوێرەی یاسای موازنە بە گوێرەی تێگەیشتنی هەردوولا چەندتان لێ بڕین پارەکەمان لە بەردەستانە. ئێوە 800 ملیارتان نردووە ئێمە تریلیۆنێک و 375 ملیارماناتان بۆ ئەم ڕێکەوتنەیەک و خۆی جێبەجێ نەکرد. خۆ بۆ نمونە کاتێکە پرۆژە یاسای بودجە نووسرایەوە ئێوە وەکو لیژنەی دارایی وەکو فراکسیۆنەکان
حضور وجودتان هەبوو ئەوەی کە بوونانی کەم ئەوەی کە مستحقاتی هەرێمە جێگیر بکرێت ئەگەر یاسای بودجە جێبەجێ بکرێت ئەمە دروست دەبوو ئێستا ئەو بابەتە چییە بوو بەناوی ئینفاعی فعلیە پێ شتێکی وایە بەڵێ ئینفاقی فعلی خەرجی فعلی بۆرم لە دوای دەرکردنی خەرجی سیادی و حاکیمە ئەوەی دەمێنێتەوە ئەمجا پشتی هەرێم حساب دەکرێت ئەمە غەرقەکەی دروست کردووە یا چی؟ خۆی کێشەکە ئەم ئینفاقی فعلیە دروستی کردووە یان ئەم خەرجی فعلیە دروستی کردووە فەقەرەیەکەی لە موازنە ئەم فەقەرەیە لە 2015 ئەو کاتە ئێمە ئیتر کۆنتاکتمان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و مالی عێراقانەما ئەم فەقەرە ئەڵێ موازنەی عێراق لەسەر ئەساسی ئینفاقی فعلی خەرجی فعلی سەرفەکرێ ئەمە کێشەکە تەنها ئەم نقطە دروستی کردووە چونکە ئینفاقی فعلی چۆنە مەسەلەن ئەڵێ تۆ با بڵین لە مانگێک بە نموزج وەرگرین 15 محافەزەکەی عێراق لە مانگێکە چەندیان سەرف کرد لە موازنە بە ڕێژەی ئەوە 12.6 دەین لێرە مشکلەیە دروستە بێ لە 140 بودجەی سیادی و حاکمی لەسەر ئەم ئینفاقی فعلیە نییە لە 130 تریشی هەر حساب ناکرێ یعنی عێراق بە ئێستا بە نزیکەی 47 بۆ 50 تریلیۆنی سەرف کردووە ئەمانەی لێ دەرەکەن 90 تریلیۆن ئەمێنێتەوە ئەوان ئەڵێن 90 تریلیۆن خەرجی فعلی عێراقە بۆی 15 محافەزەکە ئێمە لەم 90 تریلیۆنە 12.6 دەینێ کە مەبلەغێکی لە 100 لەوانەیە 4 و 5 کۆی ئەوە بکا بۆ ئێمە منطقە بێکشان دەبێ حکوومەتی هەرێم پارێژ بە حکوومەتی باق یعنی ئەگەر وا بێ سەمە کۆمەڵی پارەی زۆر بگەڕێنینەوە منطقەکە بەڕاستیمە لە هیچ کوێی دنیا نییە بودجە لە عالەما بودجەی تەخمینیە کە تەقریری خیتامی موازنە لە مانگی 12 حازرە کرێ ئەم ئینفاقی فعلی لەوێ حسابە کرێ کە بزان لەو موازنەی بۆ 2023 حکوومەتی فیدراڵ دایناوە لە راپۆرتی کۆتاییە ئێمە چەندمان سەرف کردووە یعنی بەم شێوە هینەکرێن یعنی ڕێژەیە نسبیە لە هەموو عالەما مەسەلەی ئینفاقی فعلی نییە تۆ چەند سەرفکەی چونکە ئەوان تەکنیکی تریشانێکا کە ئەوەی من ئەمە معلوماتە ئێسێمە لە پەرلەمان ئیشی لەسەرەکەین ئەوان پارەیەکی زۆری عەقد و ئەوانەی خۆیان هی فەرمانبەرانیان لە پارەی شارەوانی ئەوانەی محافەزاتە دەن هەر ناچێتەوە لە بودجەی فعلی نایدەن هی عێراق يعني ئەمانە لە ئینفاقی فعلی حساب نییە کێشە گەورەکە ئەمەیە بەڵام ئەمە یەک لە خاڵەکان کە سەرۆکی حکوومەت لەگەڵ حکوومەتی فیدرال لەگەڵ محەممەد شیع سوودانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق سەرۆکی حزبەکان باسی کردو ئەوەی کە بەڕاستی ئەبێ لە تعدی لە ینی بۆ موازنەی 2024 جارێکی تر دانیشینەوە یاسەکە هەموارە کرێتەوە ئەم فەقەرە هەموار نەکرێتەوە هەمان کێشەی ئیمساڵمان بۆ دروستە بێ جۆرێک لە وعد دراوە کە هەمواریکانەوە جێگەی سەرنجە بوون بۆ نمونە ئەم بابەتی خەرجی گشتیە لە 2015 سابت کراوە پێی یاسای بودجە بۆ لەو کاتۆ کاریگەریەکەی دەرنەکەوتو ئێستا ئەم کاریگەریە دادەنێت بابەتەکە ئەوەی لەو کاتەوە کە بودجەی حکوومەتی عێراق بۆ ئێمە نەهاتووە چی؟ هەر بابەتەکە ئەوەیە ئێمە لە 2015 و طبعا ئەمە لە 2056ەوە نەبووە لە یاسای موازنە تا 2014 لە 2014 ئێمە نوتمان سەر بەخۆ فرۆشت و هیچ کۆنتاکتێکمان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و لەگەڵ موازنەی عێراقان نەما بۆیە هیچ کۆنتاکتێکمان نەبووە کە تۆ لە عەمەلا لە ئیشەکە لە عەمەلا کاری لەسەر نەکەی دەرهاویشتەکانی دەرناکەوێ ئەمە بۆ ئێمە دەرنەکەو ئەگەر چی من لە ڕاستی دامەوێت بیڵێم ئێمە وەک فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەستمان بەم خەتەرە کرد ئەوەکەم بە پرسیارگاکشان بۆ نمونە تێپەڕاندنی ئەم بڕگەی لەسەر وەخت و ماوەی خۆی دایی ئەوە بوو بۆ نمونە لیژنەکانی ئەمە مختص و چۆنەڵی شارەزانە بوون بۆی ئەمان بەسەردا تێپەڕی یان بابەتەکە لە نەزانینە شارەزایی بوو کامیان بوو خۆی فاکتەرێکی ئەساسی هەبوو فاکتەرە ئەساسیەکە بە شێوەیەکی گشتی پەشیمان بوونەوەی لایەنە سیاسیەکانی عێراق و لەو ڕێکەوتنانی کە کردبوومان چونکە ئێمە مەشروعێکمان لە ئەنجومەنی وەزیرانەوە نرد مەشروعێکی تر بوو ئەوەی لە ئیدارەدانی هاوپەیمانێتی دەوڵەت لێ لەسەری ڕێکەوتین لە ئەنجومەنی وەزیران لەسەری ڕێکەوتین و نێردرا بۆ پەرلەمان هەردوو سەرۆکی حکوومەتیش ڕێکەوتن لەسەر بابەتی نەوت و ئەمانە یعنی سێ ڕێکەوتنمان هەبوو ئیداری سیاسی یعنی هەتا لە ڕووی تەکنیکیشەوە هەردوو ڕقابەی مالی گەیشتنە نەتیجە ئێمە کە هاتە لیژنەی مالی بەڕاستی لەوێ کێشەکان ڕوویدا کۆمەڵێک گۆڕانکاری زۆر گەورەیان کردووە جۆرێک لە فێڵیشیان کرد هەرچەند لەوانەیە ئێستا کاتی قسانە نەبێ بیکەین هاتن بۆ ئیستیغلالکردنی هەندێک فراکسیۆن
جۆرێک لە تەکتیکیان کردوتیان ئێمە ئەگەر ئێوە وەرن لەگەڵمانە بە تایبەتی بە فراکسیۆنی یەکێتی ئێمە ئەگەر گەیشتە ئەو حاڵەتە میزانی سلێمانی بەجیان یێرین ئەگەر زانیمان غەدرتان لەکەن ئەوە یەک مەسەلەن وتیان لە سەتادەی پاشەکەوتی موچەیە دەین ئێمە ئەو کاتیش بە فراکسیۆنەکانمان وتمان ئەمە لوغمی گەورەی تایە بەڕێزان ئێوە ئەمانە فێڵە ئەیکەن لە هەموو خەڵکی کوردستان ئەو کاتیش هەتا بەگشت لایەنەکانمان وتمان کە موازەنە بودجەی هەرێم کراوە ئامانج پاشەکەوتی چی و بەشی سلێمانی چی شتێ نامێنێ زۆر ڕجامان کرد تا گەیشتە ئەوەی هەمووتان نەزان هەموو خەڵکی کوردستان نەزانێ ئێمە وەک فراکسیۆنی پارتی هاتی نەدەرەوە بایکۆتی دانیشتەکانمان کرد جێگری سەرۆکی پەرلەمان نوێنەرایەتی هەموو کورد لە کوردستانەکانەکە لە پەرلەمان ئێستا هەرچی بابەتی کورد هەیە لە پەرلەمانی عێراق بە فلتەری جێگری سەرۆکی پەرلەمانە تێپەڕێ ئێمە دەیان جارۆک فراکسیۆنی پارتی بایکۆتی هەندێک مەوزوعمان کردووە هەڵوێستمانە بۆ بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان لە ڕووی ئیدارەدانی جەرزەوە مووقف یعنی هەر بەردەوام بووە بەڵام بۆ ئەم خاڵە جێگری سەرۆکی پەرلەمان لەسەر مەنەسەکەەوە داوای کرد لە فراکسیۆنە کوردستانەکان با هەمومان بچینە دەرەوە ئێمە چوینە دەرەوە بەداخەوە یەک فراکسیۆنی کوردستانی لەگەڵمانە نەهاتە دەرەوە کۆتەکەی فراکسیۆنی پارتی لەو سەروەخت و ماوەیەدا جێگەی خۆی گرت جێگەی خۆی گرت بەڵام هەندێک بڕگەمان پێ ڕاست کردەوە بەڵام لە ئاخیرا لە ڕاستیە ئێمە چوینە دەرەوەی یعنی قاعی جەلسە چوونە ژووری جێگری سەرۆکی پەرلەمان تەسەورمانەکە فراکسیۆنەکانی تریژبێن بۆ ئەوی ڕائەکان تەوحیدکەی نێڵین بەم هەموو لوغمەوە تێپەڕێ نەهاتن بەداخەوە سەرڕە بەداخەوە ینی ئەوەی جلای ئێمە زۆر جێگەی سیر بوو یعنی محەممەد حەلبوسی و یاسر مالیکی ڕئیسی دەوڵەی قانون و جەماعەت بەدر و هەموو کوت لە سیاسی عەرەبیەکان هاتن دڵنەوەی ئێمەیان کرد وەرن ئێمە هاوکارتانین پشتگیرتانی نایڵین غەدر لە ئەوە بکرێت لە بەشی هەرێمی کوردستان بەڵام فراکسیۆنە کوردستانەکان تر نهاتن بەڵام سوپاس بۆ خوا ئێستا ها لەم چەند ڕۆژا کە یەک هەڵوێستی و یەک دەنگی هەیە تقریبا لەوانەیە بڵین تەعویزی ئەوانەی پێشوو شەکرێتەوە کاشان جار ڕێگەەوە پرسیارەکە بۆ من بۆ منە ئەم یەک دەنگی و یەک ڕەنگی و یەک زمان و یەک گوتاری کوردەنم قۆناغەدا وا دەکات ئەم غەرقە یاسای و دەستوریانە چاکاتەوە یا خودما تەنها موسەکینێکە بۆ ئەوەی کە سلفێک لە بەغداوە بێت و ئەم دۆخەی کە فەرمانبەرانی هەرێمی تێدا تێپەڕێت وەڵاهی بابەتی گرنگ بۆ ئێمە کاک ئەرسەلان ڕاستیە باشە بارودۆخی موچەخۆرانی ئێمە زۆر خراپە یعنی هەرچی توانای خۆمان هەیە بەگەڕمان خستووە ئەم بابەتە تێپەڕێنین چونکە خەڵ ناکرێت سێ مانگ موچەی نەبێ ئەوە میلەتی ئێمە بەڕاستی سوپاس بۆ خوا تا ئێشان ئینتیمایەکی باشیان هەیەوە خوێندنەوەیەکی باشیان بۆ واقعەکە هەیە کە زۆری نەگەیشتنەوە ئەو قەناعەتە کە ئەوە بەغدایە یعنی موچەی کردووەتە ئامانج خەلەلەکە لای حکوومەتی هەرێم نییە نەوتە تەسلیم کراوە ڕێکەوت نەکراوە یاسای موازنە دەرچووە هیچ کێشەی لە ڕقابەی مالی هەردوو لا لە یەکی 1 تا 36 تەقریری خۆیان تەقدیمی حکوومەت کردووە و زۆر ڕازیشن ڕقابەی مالی عراق لە ڕقەمەکان یاریێم زۆر ڕازیە هاتوونەتە هەرێم 20 ڕۆژ ماونەتەوە چوونەتە وەزارەتی سامانە سروشتەکان 5-6 ڕۆژ ماونەتەوە کە گەڕاونەتەوە هەندێک خەلەل هەبووە لە فۆرم و لە ئامادەکردنی میزانی مراجعە وتیانە ئەمە نەک بڵێن ڕقەمەکان خراپەیان لێمانە شارنۆ فۆرمەکە لە هی حکوومەتی فیدرال جیایە حکوومەت بۆ نیاز پاکی خۆی حکوومەتی هەرێم وەفدێکی چەند کەسی ناردە بەغدا باوەڕ بکە 6 ڕۆژ لە وەزارەتی مالی عێراقی محازەرەیان پێدانەوە بۆ ئەوی فۆرمەکان یەک بخرێ هاتنەوە یەکیان خست و دووبارە میزانی مراجعە و ڕقابەی مالی هەردوو لە راپۆرتیان حاضر کرد هیچ ملاحەزەیەکیان نەبوو ئەسڵەن زۆر ڕازیش بوون بۆیە بەڕاستی هیچ لای حکوومەتی هەرێم نەماوە ئێمە زۆر مشخەمی ئەوەمانە ئەم بابەتە بۆیە هیچ بە سازشی نازانین ئەگەر دەیان جاریتر وەفدی حکوومەتی هەرێم بێتەوە بەغدا ئەمانەوێت تێپەڕێن بابەتە سەردانەکەی کاک مەسرور و شاندی حکوومەت بۆ بەغدا هیچ ڕێگرێکی یاسایی فعلی ماوە بۆ ئەوی کە حکوومەتی عێراق ئەم سلفەیە نەنێرێت ئەوانە گەربیان و ڕێگری یاسایی بخوێنەوە و ئینفاقی فعلیمان بۆ کە نەکێشە بەڵام ئەگەر پرسیارەکە بەو شێوە بێ بەڵێنەکان لە چ ئاستێکە تەسەور بکەین سبەی کە ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە خۆی ئەگەر من ڕاستگۆیانە بێڵێم عێراق وڵاتی دەستێوەردانە دەرەکیەکان ئەمە یەک دوو بەداخەوە پەشیمان بوونەوە و هەر ئەوەنەی هەدەفەکانی خۆیانیان پێکا لای هەندێک لە عێراقیەکان هەموونە من ناڵێم سەرۆکی حکوومەت بەڵام لای یعنی حزبە سیاسیەکانی عێراق لای بەشێک لە عێراقیەکان پەشیمان بوونەوە و فێڵکردن و
لەگەڵ احترامی زۆرم ئەکرێ بڵێم درۆکردن یعنی شانازی پێوەکەن هەستەکە تۆی خەڵەتاندۆ و سەرکەوتوو بووە ئەمە لە ئەخلاقی سیاسیان نییە ئەمە متمانە نایەڵێ بۆیە ئەمە ناڵێن بۆ ئەم جارەیش ڕووەدا بەڵام ئەگەر ئەمە وەکو خەلفەتێ بێنینە بەرچاوی خۆمان خەوفێکمان هەیە هەمویان بەڵێنیان داوە هەموو کوتلەکان تویانەوە وەزیرەکانی خۆمان ڕائەسپێرین لە کۆبوونەوەی سبەیە دەنگ بەوە بدەن لە ئاخیرا بڕیار لە ئەنجومەنی وەزیران بە دەنگدانە دەنگ بەوە بدەن کە مانگانە 800 ملیارتان بۆ بنێرن ئەگەر ئەنجومەنی وەزیران بەیانی ئەم بڕگەیە پەسەند کرد وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دەتوانێت لاڕێی لەم بڕیارە بکات ئەگەر ئیرادەیەکی سیاسی و ئیرادەیەکی بەهێز لە ئەنجومەنی وەزیرانەوە هەبێ ناتوانێت وەزارەتی دارایی ئەوە ڕێککەوتنەوە چونکە بەڕاستی و حکوومەتیش بەڵگەی قانونی هەیە دەستوری لەبەردەستە بە گوێرەی دەستور نەوەزارەتی مالی ئەو کاتەگەر ئیرادەیەکە بێ دەستی ئێمە بکەن لایەنە سیاسەکان خۆیان نەکەنە خاوەن لە وەزارەتی مالی ئێمە توانی داوا تەسجیل بکەیت لە دەستور بە گوێرەی دەستور ناکرێ هەر لە ڕووی لۆژیکیشەوە فەرمانبەر چ عیلاقەی بەوە هەیە حکوومەتی هەرێم تێڕوانینیان لەسەر زەری بە جیاوازە فەرمانبەر ڕۆژانە ساعاتە شتونیوە چێ بۆ دەوام تا دوو دەوامەکە حەقی دەوامی ڕۆژانەی خۆی وەرەگرێ ئەستن ئەم فەرمانبەرانە زنبیان چییە یعنی باجی ناکۆکی نێوان هەردوو حکومت بن ئەمە نە لە دەستورە هەیە نە لە قانونە هەیە نە لە کوورەی ئەرزا شتێکی وایە ئەگەر قرار بێ ئێمە عێراقی بین لە دیدی ئەوانە فەرمانبەری سلێمانی و بەسڕە فەرقی چییە لە زمنی دەوڵەتی فیدراڵایە بۆیە ئەوەی ئەوانەیەکەن حکوومەتی شەزانێ پەرلەمانتارانیشیان نەزانن قانونیەکانیشان نەزانن ئەزانن بابەتێکی 100 نادەستوریە غەدر لە موچە خۆرانەکرێ بۆیە وەزارەتی مالیە ناتوانێت ئەوە بکات حکوومەتی هەرێم یعنی ئەوە قبول دەکات ئەم بڕەپارەی کە بەیانی کە بڕیاری نردنی بۆ بدرێت ئەمە بە شێوەی قەرز دەبێ یاخۆ سلفەیەکە و لە کۆتایی ساڵی دارایی ئەم ئیجزەی کە دروست بووە لە بابەتی خەرجی گشتی دواتر ئەمە یەکلایی دەکرێت چۆن ئەم بابەتە قەرز نییە ئەمە لە کۆتایی ساڵی دارایی ئەوەی تۆوتت باشە لە تەقریری ختامیە ئەمە یەکلایی یەکرێتەوە حساباتەکەین بزان چەندمانەکەوێتە لە ئەوان چەندیانەکەوێتە لای ئێمە چونکە ئەو کاتە ئەم ئینفاقی خەرجی فعلێش کاڵە بێتەوە ئێمە گەیشتنەوە کۆتایی ساڵە بێ عێراق موازنەی 2023 هەمووی سەرفکە سەرفی نەکردووە خەلەلی خۆیان مەساوان تا ئێستا بودجێ وەبەرهێنان بۆیە شارەکانیان گشتی وێرانە بودجێ وەبەرهێنانیان سەرف نەکردووە کە سەرفی ناکەن زەرەر لە ڕێژەکەی ئێمەدا مەسەن مەشروع هەیە تریلیۆنی دیناری بۆ دەرچووە موازنە سەرف کراوە ئقرار کراوە ڕێنمایی بۆ دەرچووە بوون دەست پێ ناکەن کاشان بۆم شەش مانگی کۆتایی حکوومەتی عێراق بە تێکڕا دەبێت چەند تریلیۆن دینار بۆ حکوومەتی هەرێم بنێرێت خۆی بەعام ئێمە لە کۆی ساڵەکە باشە 16 تریلیۆن و نزیکەی 500 ملیارێکمانەکەوێ حاکیمە و سیادە ئەوانی لێ دەرکەی 16 تریلیۆنمان بەرەکەوێ بەڵام ئێمە سێمان تا 25 سی 2023 ئێمە نەوت خۆمان فرۆشتومانە ئەمە حساباتێکە و بابەتێکە لەوێش کێشەمان هەیە ئەوان دێن ئێمە خۆیان نەزانن عەقدەکان ئێمە شەراکەیە بۆ بەرمیلێ نەوت خۆیان وەزارەتی نەوتی عێراق سەیری داتاکانی کردووە سەیری خەرجیەکانی کردووە ئەزانن لای ئێمە $31 ئەچێتە بەرمیلێنەوە چونکە کوردستان شاخە تۆ لەکوێ شاخ ببڕی لەکوێ لم هەڵکەنی یعنی توێچووی زیاوە نەقڵی زیادەیە عەقدەکانمان لەگەڵ شەریکەکانە بە شێوازێکی ترە بەڵام ئەوان هاتوون $6 داناوە یعنی ئەو 400,000 بەرمیلەی ئێمە ئۆتۆماتیکیان بە گوێرەی ئەوەی ئەوانەیەکەن ئەبێتە 250,000 لە قانونی موازناڵی ئەگەر 400,000 تەقدیم نەنێرێ هەرێم یعنی ئەمانە کۆمەڵی ئیشکالە بەڵام من تەسەورەکەین بگەینە نەتیجەیە ئەوەی زانیاری بێ کە دەبێت لە کۆتایی ئەم شەش مانگە 4,800 میلیارد دینار بۆ موچە بێت ئەمە تەنها بۆ موچەی یاخود بۆ بابەتی پەرەپێدانی ئەنجومەنی پارێزگاکانە بۆ بوژانەوەی ئابووری یعنی ئەمە تەنها بۆ موچەیان بۆ ئەمانەشەکە ئێمە ئەولەوێت موچەیە تەمان بە گوێرەی قەراری حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پێش ئەوەی موازنە پەسەند بکرێت لە مانگی 34 ئیمساڵ حکوومەتی هەرێم قەرارێکی هەیە ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەولەوێت لای ئێمە موچەیە ئەمە بە ئەوان جگە لەوەیش لە قانونی موازنەی شەهر ئەڵێ ئەولەوێت موچەیە ئەمە ئەولەوێت موچەیە بۆ موچەیە بەڵام ئەم 800 ملیارە لەگەڵ 300 و ئەوەنە ملیاری داهاتی ناوخۆ بەشی موچە و بەشی بودجەی تەشغیلیش ئیدارەدانی حکوومەت ئەکات یعنی حکوومەتی هەرێم بۆوانیشی وتووە لەوانەیە هەندێک مەشروعی گەورەمان هەیە ڕابوەستێ هەندێک
بابەت هەیە بیوەستێنین ئێمەش لە ناچاریە ئەم بڕە سەرف ئەم بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات بەشی موچەی فەرمانبەران دەکات و بەشی ئەگەر 300 ملیارەکەش کێشەی ترمان بۆ دروست نەکەن سبەی 300 داهاتی ناوخۆشمان لێ وەرنەگرن لەگەڵ 800 ملیار چونکە لە ڕاستی ئێمە نزیکەی 900 و کەسرێکمان گەرەکە ملیار بۆ موچە لێرە ئەگەر عێراق 800 ملیارمان بۆ بنێرێ 300یشمان هەیە ئەمە ئەکاتە تریلیۆنێک و 100 ملیار بەشی بودجەی تەشغیلی و بەشی موچەی شەکە 300 مەرجە بۆی کە حکوومەتی عێراق بۆ نمونە حکوومەتی لەم سەرپشکات بۆی کە بەکاری بهێنێتەوە بۆ ئەبێ لە بڕیارەکە بیدەن خۆی بە گوێرەی ژمارەی 29 یاسای مالی دەبێت هەموو داهاتە نانەوتیەکان کە لە 2019 پەسەند کراوە دەبێت بێتەوە بۆ حکوومەتی بەغدا کە ئەمەش هەرقێکی دیکەی خۆی تەواو ئەمە بە گوێرەی دەستور ئەبێ ئێمە تا ئێستش پێمان وایە بە گوێرەی دەستورە بێ 150 بگەڕێتەوە یعنی لەو 300 ملیارەی داهات ناوخۆجارێ ئەمە 150 بەر ئێمەکەوێ ئەگەر بەیانی هەروەش قرار بدەن جارێ هەنگاوی یەکەم هەر 150کەشمان بدەنەوە لەگەڵ 800ەکە کە ئیدەن ئێمە لە بابەتی موچەکە ئەمە بەنسبەت ئێمەوە کاکە وەزارەت سنتێکی تیانە بێ با حکومت کۆبوونەوە نەکا بەڵام با موچەی فەرمانبەران بدەیت ئەمە ئەو لەوێتە نامەوێ وەزیر ئیشی تەشریفاتی بکە و با ئیشەکانی حکومت ئەگەر مەبەسم ئەمە ڕوئیای منە تێڕوانینی منە هیوادارین دڵنیام حکومەتی هەرێمیش بەم گەرمیە هەموو لایەکاتوینەتە سەرخەت خەمی گەورەی ئێمە حکومەتی هەرێمی کوردستانیش موچەی فەرمانبەرانە جا ئەمێنێتەوە سەر بڕیارەکەی بەیانی ئەگەر 300 ملیارەکەمان لێ وەرنەگرن ئەتوانن چونکە من پارەم لای ئەوە یعنی ئێمە بۆچی لەسەر بابەتی قەرز هەندێک حکوومەت ستۆپێکی کرد زۆر پێی باش نەبوو ئێستش پێمان باش نییە ئەخر ئەمە دەرهاویشتەی قانونی تری هەبێ ئەزانی وەکە ئەو وایە من 100,000 لای تۆ بێ بڵێم کاک ئەرسەلان 100,000ەکەم بەرەوە تۆ بڵی نەخێر من 20,000 بە قەرزە دەمێ ئەمە دوو تێگەیشتنی دەراویشتەی تریە بێ جارێ بێ من بزان معنای وایە تۆ لە ئەساسا باوەڕ ڕووبەوە نییە من پارەم لاتە بۆ یەڵێ 20,000 دەمێ بە قەرز تقریبا نموزجێکی وایە بۆیە حکوومەتی هەرێم هەندێ ستۆپی هەیە لە مەسەلەی بابەتی وەرگرتنی قەرزە من کە پارەم لاتە تۆ بۆ قەرز مەدەیت ئەم ستۆپە ئەم کێشمی قەرزە لەناوەن حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە زیادکردنی ڕێژەی ناردنە دەرەوەی نەوتی هەرێم بۆ سۆمۆ چارەسەر دەبێت کاپشوان ئێستا بۆ نمونە 80,000 بەمیل دەڕوا پێم وایە باسی ئەوە دەکەێت لە مانگی دەبێت بە 120,000 ئەمە هیچ لەم بابەتە دەگۆڕێت خۆی پێشەوە چوونی باشیشەیە تورکیای شاتۆتە سەرخەت پێشبینیە کرێ لە مانگی داهاتوو نەوت تورکیا بە تورکیا بڕوە ئەگەر ناسووەمەی شووتی ئێمە معالەجەی خۆمانمان هەیە ئەگەر نەڕوا بۆ ناوخۆ هەوڵە دەین بەکاری بەتاکی دەوانە و تەبیعەتەشیان هەیە ئەڵێن ئێوە کە نەوتەکە هەرچۆن بێ کە خۆیان ناتوانن بەڵام وەک ئەوە نییە تۆ نەوتەکە 400,000ەکەیان بدەیتێ ئەزانن ئەمە مەبلەغی گەورەکە هێورە بنەوە من ئەمە ڕێی شخصی منە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە خۆیان ناتوان نەوتەکە ببن دێن هەستەکەن تۆ 80,000یانە دەیتێ و ئیتر خۆ قرارەکەش لە ئاخر ئەوان شکاتیان کردو لە محکمەی پاریس ئێمە پێشەوەی محکمەی پاریس بڕیار بدا محکمەی ناوبژیوانی پاریس بڕیار بدا هەردوو سەرۆکی حکومت ڕێککەوتن یعنی ڕێککەوتنەکە پێش بڕیارەکەی محکمەی پاریس بوو خۆ ئەگەر ڕایش نەگیرایە ئێمە هەر ڕێککەوت بووین ئەگەر ئەو شکاتیان نەکردایە ئێلغای شکاتەکەیان بکردایە ئێستا نەوتی ئێمە لە تورکیاوە ئەڕۆیشت و هیچ کێشەیەکشمان لە کۆتایی ساڵی دارایی تەبعاً بودجەی حکوومەتی عێراق بۆ 3 ساڵە بۆ 2023 24 25 ئەگەر بۆ نمونە بەم کێشە و گیر و گرفتانەوە بچنە ساڵی 2024 هەمان کێشەکان هەمان ئەو نیقاشەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی بەغدا هەیە هەمان کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دروست دەبێتەوە یان دەبێت ئەمە بە ڕێڕێکی قانونی و پەرلەمانی چارەسەر بکرێت ئەگەر لە سەرەتای 2024 هەمواری یاسای بودجە هەندێک هەمواری بڕگەی هەیە هەمواری نەکەینەوە لە سەروی هەمویانەوە ئەو ئینفاقی فعلیە ئەگەر هەمواری نەکەینەوە کێشەکان بەردەوامە بێ و بەڕاستی ئەگەر نەیشکەینە نەتیجە بارودۆخێکی زۆر نەخوازرا و پێشببینی نەکرا و دێتە پێشەوە ئەگەر بەیانی حکوومەتی عێراق بڕیار نەدا یعنی تۆ چیەکەی خۆ لە ئاخیرا خەڵک پێویستی بە ژیانە بۆیە ئومێ دەکەین تا ئێستا خەڵکی تریژ لە وەسەتایە تا ئێستا ئاماژەکان بەو ئاراستن سبەی ئینشەڵا خەبەری خۆش ببیستین بڕیار بوو کۆبوونەوەکە ڕۆژی دووشەمە کرێت کە ڕۆژێک پێشراوەکە پەیوەندی بە سەردانی بەڵێ سەردانی ئەو وەفدەی محەممەد شیع سوودانی بۆ ئەم بۆ نیویۆرک لەگەڵ وەفدی حکوومەتە هەرخۆی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران سێشەمەیە هەموو سێشەمەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ بێتەوە کە پێشی خست بۆ یەکشەمە بۆ ئەوەی بابەتەکە بە هەڵپرسێردراوی نەمێنێتەوە بە تاکید لەوێش بۆ ئەوش ئیحراج نەبێ کاکە تۆ سەرۆکی دەوڵەتی عێراقی نیوەی موچەخۆرانی نیوەی نە
موچەخۆرانی هەرێمێکت خەرکن لە برسا ئامرن. کاشوان وەک دوایین پرسیار ئێمە ژمارەی زۆر کنسوڵ وڵاتانی بیانی لە هەرێم هەیە هەمیشە بۆ نمونە ئەوان حەدی وەسەد بوون بۆ چارەسەرکردنی گرفتەکان لەمەدا هیچ فشار و ڕوویەکی ڕوویان هەبووە دەربارەی پشتی هەرێم بۆی کە حکوومەتی عراق ناچار بکرێت بەیانی بڕیارێکی دروست لەم بارەوە بدات. ئێمە چوونە لای سەفیری فەڕەنسا و قەرار بوو زنجیرەیە سەردان لە بەغدا دەست پێ بکەین و لە هەرێمی شەمان هەنگاو بەهاوێژرێ بەڵام ئەم بابەتە تازە کە هاتە پێشەوە نزیک بوونەوە ئەمە هەندێک بابەتەکانمان ڕاگرتووە بە تەکید کاریگەریان هەیە چونکە ئەوان ئەزانن تێڕوانینی جیاواز لە هەر فەقەرەیەکە هەبێ ئەزانن هیچ یاسا و هیچ ڕێسا و هیچ بابەتێ ڕێگە بەوە ناداتۆ خۆیان ئەمە ئەزانن ئەوروپا و ئەمریکا و سەفیرەکانی شەزانن هیچ مەجای تیانە تۆ فەرمانبەر بکەیتە ئامانج چونکە فەرمانبەر بۆ باجی ئەمە بدا ناقانونیە و نادەستوریە ئەوانە و تێگەیشتیانەیە بۆیە لەم منتەڵەقەوە فشاریان لەسەر بەغدایە ئەزانن هیچ لای هەرێم نەماوە ڕێکەوتنەکان دیارن و هەموو بابەتەکان ڕوون بە ئەگەری لە سەدا چندەوە بەیانی ئەم بڕیارە بەدڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان گەشتبینم بە ئەگەر سەتیش ئەوە جێبەجێ نەکرێ بە بڕیارێکی باشەوە لە مەسلحەتی فەرمانبەرانی هەرێم من گەشتبینم کە بە بڕیارێکی باشەوە لە بابەتەکە دەرچین ئەوەی کە حکوومەتی عراقی دەینێرێت پارەی دوو موچە یا یەک موچە بوون ئێمە داوای دوانمان کردو وعدی دوانیشیان داوە چونکە وەکوتم ئەوان ئەبێتە سێ مانگ بەلای کەمەوە هی دوانمان بدەنێ ئەگەر مانگەی تریش سەرەتای مانگی دەیشی ئەوەی ترمان بدەنێ بەرحاڵ ئێمە داوای دوانمان کرد سەرۆکی حکوومەت ڕوونکردنەوەی تەواوی داوە کە ئێستا فەرمانبەرانی ئێمە چەند ڕۆژێکی ترە چێتە ئەوەی سێ موچیان وەرنەگرتووە بێجگەلەوەش ئێمە لە 2004ەوە تا ئێستا فەرمانبەرانی ئێمە ماندوون پاشەکەوتیان لێ بڕاوە موچەیان بڕاوە دوو مانگجارێ موچەیان وەرگرتووە. سپاس بۆ شوان محەممەد ڕۆستەم ئەندامی پەرلەمانی عراق لە ئافراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتەمان دوومان کردی. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوە بن.